سلااو بە دێڵێکی پراوە ماڵەوەی لە هەرێمی کوردستان دەکەم کە بێر لە کاتەکانم دەکەمەوە بۆ کونسوڵی گشتی ئەمریکا سپاس و پەیزانینم هەیە بۆ ئاو قەس و ئەزمونانەی وایان کرد ئەم گەشتە لەبیر نەکراو بێت. تازەخەوە تا هەڵابجە بەڕاستی چێژم بینی لە دیتنی سرۆشتی ئارام و سەردانکردنی شوێنەوارە مێژوویەکان و گەفتوگۆ و قسەوباس لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان. هەروەها شانازی دەکەم بە هەموو ئەو دەستکەوتانەی پێکاوە بە دەستمان هێناون لە پێناو ئەوەی ئەم هەرێمە بەهێز و خۆراگیر بێت. لە ڕێگەی هاوکاریە ئەمنیە کاریگارکانمانەوە چەندین ئۆپەراسیۆنی هاوبەشمان ئەنجامدا کە یارمەتیدار بوون لە دوورخستنەوەی هەرشەکان لەسەر هەردوو گەڵەکانمان. هەبەشیمان کرد بۆ بەهێزکردنی ئافرەتان و گەنجان و کۆمەڵگە پاراوێز خراوەکان لەسەر تاسەری هەرێمدا. ڕاهێنانی پەروەردەیی و پرۆگرامی ئەلگۆریمان بۆ فێرخوازان دەبین کرد تەواکو بۆ پیشەی داهاتوویان ئامادە بن. هەڵبەشی ئابووریمان لە نێوان کۆمپانیە ئەمریکی و کوردیەکان فراوانتر کرد بۆ پارەپێدانی وەبەرهێنان و هەڵی کاری نوێ. هەرچەندە دڵتەنگم بەرەویشتن بەڵام بە پەرۆشەوە چاوەڕێی گەڕانەوە بۆ هەرێمی کوردستان دەکەم تا ببینم چەند گەشەی کردووە. جارێکی تر سپاسی خەڵکی هەرێمی کوردستان دەکەم بۆ دۆستایەتیتان لەگەڵ خەڵکی ئەمریکا. چەندین ئامانج و بەرژەواندی هاوبەشمان هەیە و شانازی دەکەم کە شان بەشانەی یەکتر کار دەکەین بۆ بوونیادنانی داهاتوویەکی باشتر. هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم بە نیازی دیدار.